بەڕێزان بەردەوامی گفتگۆ دەکەین لەبارەی هەوڵ و هیمەتی کاندیداکانی یەکێتی بۆی کە بچنە نێو خەڵک قەناعەتیان پێ بکەن، بۆی کە دەنگیان پێ بدەن و پرۆژە و پلان و بەرنامەکانیان لە بەغدا چی دەبێ. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز غازی فەیسەڵ کاکەیی کاندیدی ژمارە 11 یەکێتی لە لیستی هاوپەیمانی یەکێتی خەڵک لە نینەوە ژمارە 281 نای لیستەکە ئیتیحاد ئەهل نینەوەیە. ئەم کادرەی یەکێتی کاندیدی ژمارە 11ە لە لیستی 281 لە نینەوە لە نێوە هاوپەیمانێتیەدایە. گفتوگوێ لەگەڵ دەکەین. کاک غازی سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. کاک غازی وەکوتمان غازی فەیسەڵ کاکەیی کاندیدی ژمارە 11 یەکێتی لە لیستی 281 هاوپەیمانێتیەکە لەوێ ئیتیحاد ئەهل نینەوە ئەم کاندیدەی یەکێتی لە نێو ئەم هاوپەیمانێتیەدایە، لەو هاوپەیمانێتیەدا بەشداری کردووە. گفتوگوێی لەگەڵ دەکەین. یەکێتی جگەلەوەی کە لیستی خۆیەیە بە ژمارە 222 لە کەرکووک، لە هەولێر، لە دوهۆک، لە سلێمانی لە هەندێک هاوپەیمانێتیش بەشداری کردووە. کاک غازی سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. لە نێو ئەم هاوپەیمانێتیەدا بەڵێنی چی بە خەڵک دەدەن، دەتانەوێت چی بۆ خەڵک بکەن؟ سەڵاو لە بەڕێزت و لە بینەرانی کورچاتی خۆشەویست و سپاس بۆ ئەو میێوانداریە. ئێمە یەکێتی لە شاری مووسڵ لە ناو هاوپەیمانیەک بەشداریمان کردووە، واتە تەسەلسول یان ژمارەی لیستەکەمان لەو شارەیە 281ە و من کاندیدی ژمارە 11م لە ناو ئەو لیستەیە و بەتەئەکید پرۆژەی زۆر باش و گەورەمان هەیە لە چوارچێوەی کە ئێمە لە هەڵبژاردننی 2023 ئەو ناوەمان ڕاگەیاند لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و توانیمان سەرکەوتنی باش بەدەست بێنین و توانیمان ببینە بەشێک لە حکوومەتی خۆجێیی نینەوە و ئیستایش خەڵک هەستی بەوە کردووە کە ئێمە لە ناو حکوومەتین چەند فەرقی کردووە لە ڕووی ئەمن و ئارامی، لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی زۆر کە پرۆژە کە یەکێتی دەست پێشخەر بووە و بەتایبەت کە ئێمە بۆ قۆناغەکانی داهاتوو بەتایبەت پەرلەمان موئەسسەیەکی تەشریعیە، واتە گەیشتن بە پەرلەمان دەتوانین لە ڕێگەی تەشریعی هەندێک لە یاسا هەیە کە بتوانین مافی خەڵک زامنکەی لە هەمان کات هەندێک یاسا هەیە پێویستی بە تعدیل هەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی عێراق بەگشتی و تایبەت پارێزگای نینەوە. و حقیقەت ئێمە لە قۆناغەکانی داهاتوو پرۆژەی زۆرمان هەیە، بەتایبەت ئەو جارە لە هەموو قۆناغێک ئێمە دیفاعمان لە هەندێک چون توێژ کردووە ناو شاری مووسڵ و ئیستا چەند پرۆژێکمان هەیە بەتایبەت کە بۆ گەنجە، بەتایبەت لە شاری مووسڵ ڕێژەی بەتاڵە زۆرە، خەڵک بە دوایی کار دەگەڕێ و خەڵک هەموو دەیانەوێت ڕوو لە قەتاعی گشتی واتە کەرتی گشتی دەکاتن. ئێمە پرۆژەمان هەیە بۆ ئەوەی خەڵک چیتر تەنها اعتیماد سەر کەرتی گشتی نەکاتن بەڵکو ڕوو لە کەرتی تایبەتیشکە بەتایبەت کە بەڵام چییە ئەمە حکوومەت، ئەمە پەرلەمان، هەموو مؤسساتە معنیەکان پێویستە ئەم ڕێگەدانین بۆ خەڵک بەتایبەت لە هێنانی شەریکاتی عالەمی شەریکات بۆ ناو شاری مووسڵ بۆ ئەوەی ڕێژەی بەتاڵە کەم بێتەوە و اعتیمادی خەڵک تەنها لەسەر کەرتی گشتی نەبێت و بچن لە ناو کەرتی تایبەت ئیشکەن و ڕێژەی بەتاڵە کەم بێتەوە. لە هەمان کاتیش حقیقەت من دەمێ ئەم جارە بە جێواز یعنی هێزی پێشمەرگە دەمەوێت باسی هێزی پێشمەرگە بکەن. ئەو هێزەیە لە زۆر لە سنگەرەکان بە تایبەت لە کەرکووک تا خانەقین ئەو هێزە بوون کە شکۆی داعشیان شکان و نەیان هێشت نەکەرکووک نەخانەقین و ئەو شانانە بکەوێ بەدەست داعش. بەڵام لە شوۆنەکانی تریش ئەگە بڵێم لە پارێزگای نینەوە بۆ تا شنگاڵ هێزی پێشمەرگە ئەو هێزە بوون بە تایبەت هێزەکانی یەکێتی یەکەم قۆناغی ئازادکردنی شاری مووسڵ هێزی پێشمەرگە دەستی کرد دوای هێزە عێراقیەکانی تر. بۆیە ئەمڕۆ گوناحە من بە گوناحی دەزانم پێشمەرگەی ئێمە موچەی 500,000 بی بەڵام هێزە عێراقیەکانی تر موچەیان سەروی مەلیۆن بی. بۆیە یەکێک لەو کارانەی کە لە داهاتوو دەیکەم دیفاعکردنە لە هێزی پێشمەرگە چۆن لایەنەکانی تر
دیفاع لە هێزەکانی خۆیان دەکەن بە قانون دەیانەوەی حقوق و امتیازاتی هێزەکانیان خۆیان لە پەرلەمان تەزوید بی ئێمە پێویستە هەمومان فراکسیۆنە کوردەکان بە تایبەت خۆم پرۆژێکی تایبەتم هەیە کە دیفاع لە پێشمەرگە و هێزی پێشمەرگەم نابی پێشمەرگە چیترم و چەی لە مەلیۆن دینار کەمتر بێ ئەو بۆ پاڵپشتیە بۆ هێزەکانی پێشمەرگە چونکە قوربانیان داوە تەسحیان سنگەریان هەیە کا غازیانی دەتوێت بە پێ و پرۆژه یاسایە موچەی پێشمەرگەش بکرێت بە ملیۆنێک هەڵبەتەوە کەمترین موچەی ملیۆنێک بێ هاو شێوەی هێزەکانی تر هێزانامنیەکانی تری عراقی سوپای عراقی حەشدی شابی کامیان بەو شێوازن يعني حقيقة ئێوە بینیتان هەمووتان متابعی ئەوەتان کرد کە لایەنە بە تایبەت لایەنە شیعەکان کە حەقی خۆیانە هێزێکیان هەیە بە ناوی حەشدی شعبی چیان کرد بۆ ئەوەی تەنها مەشروعی قانونی حەشدی شعبی کە ئیقرار بکرێت لە پەرلەمان کە دیفاع لەو هێزی خۆیان باشە ئێمە بۆ دیفاع لە هێزی خۆمان نەکەین هەرچەند ئێمە تەماشای هەموو هێزەکانەکەین و ئێمە بەشدار بووین بۆ هەوکاری لە هەندێک شۆن لایەنەکانی تر لە پرۆژەکانیان بەڵام پێویستە عەتفی لایەنەکانی خۆم بەلەو لای خۆمان ڕایکێشین بۆی هەوکارمان بن لە تەشریعی هەندێک قوانین کە خزمەتی هێزی پێشمەرگە بکەن هەموو هێزە عێراقیەکان چیتر قوربانیان زۆرتر نییە لە هێزی پێشمەرگە بۆ ئەوی ئەوان سەرەوەی مەلیۆنێک بی موچەکانیان بەڵام هێزی پێشمەرگەی سەرەتایی تا ئیستا 500,000 حەدی سەرەوەی ناگاتە 700,000 کە ئەمە کارەساتە کە ئێمە دەزانین لە ڕووی اقتصادی کە ساڵ بە دوای ساڵ عوملە قیمەتەکەی کەم دەبێتەوە واتە ئەگەر 500,000 موچەکە زۆر ناکاتە 500,000 بەڵێ باشە بەتاکید کا غازی ئەمەژەکانی من دیفاعکردن لە داهاتوو لە هێزی پێشمەرگە باشە ئەمەژەت بۆ کرد وتی هێزەکان لە کاتی ڕزگارکردنی مووسڵدا پێشمەرگەکانی یەکێتی سەرەتا پێش بەر لە هەر هێزێکی دیکە تەنانەت بەر لە سوپای عراقیش ڕۆڵیان نەبوو لە ڕزگارکردنی مووسڵ لە دەستی داعش ئەمە ئەوەی بەیەوە بەخشیوە کە هەرچەنە بەڕێز لە نێو هاوپەیمانێتیەکدای بەڵام ئەو شانازی بێەوە بەخشیوە بە متمانەوە داوای دەنگ لە خەڵک بکەن تەنانەت داوای دەنگ لە پێکاتەکانی دیکە لە نەتەوەکانی دیکە بکەن کە دەنگ بە ئێوە بدەن وەک بەربژێری یەکێتی يعني بالتأكيد من أوكات لكاتي آزاد كردني موصل قناغي يكم لمحوري خازر من بربرسي كوميتي أو سنوري بوم خوم يكك لو خو بخشانه بوم كلا بيشوي هذا كان دسمان کرد بە ڕزگارکردنی گوندەکانی کاکەی دوای تر گوندەکانی شەبەک و تا گەیشتە قەزای حەمدانیە و گوندی کەرمەلێس کە ئەو دوو شۆنە تایبەتە بە برا مەسیحیەکان و تا لێوی مووسڵ ئێمە بەشداریمان کرد بە تەئکید ئەمە خەڵک زۆر بەباشی منەتی پێیە و ئیستا خەڵک ڕوومان لێ دەکا و خەڵک خۆی بە قەرزاری ئێمە ئەزانی و ئێمە ئەوان بە قەرزار نازانین چونکە ئێمە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی ئەخلاقیە کە دیفاع لەگەڵ و نیشتیمانی خۆمان بکەین لە خاکی خۆمان بکەین لە هەر ئامادە بووین خۆمان بکەینە قوربانی لەو پێناوە بەڵام ئیستەش دەمانەوەی بە شێوازێکی مەدەنیانە لە قوبەی پەرلەمان کە لەوێ دیفاع لە مافەکانی ئەوان بکەین داوای متمانەی ئەوان دەکەین دەنگی ئەوان دەکەین بۆ ئەوەی بگەینە ئەو شۆنانەی کە بتوانین ببینە دەنگی حەقیقی ئەوان و هەندێک پرۆژە یاسا تەقدیم بکەین هەندێک پرۆژە بکەین لە خزمەتکردنی خەڵک بێت و خەڵکیش هەموو ئەزانێ ئێمە لە دوو قۆنا خزمەتی خەڵکمان کرد قۆناغی یەکەم لە ئازادکردنی مووسڵ و قۆناغی دووەم لە پاش ئازادکردنی مووسڵ ڕوومان کردە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕوومان کردە ڕێکخراوە ناوخۆیەکان بە تایبەت ئێمە کۆمیتەی حەمدانی ئەو کات ئێمە من بووم وەک بەرپرسی کۆمیتە کە توانیم قەناعەت بە منەظەمەی ماکی بەریتانی بکەم ئەوەی معالەجەی ئەلغام کە بێ لە منتەقەی ئێمە و کاکەی و شەبەکەکان و مەسیحیەکان دەست بە بکە بۆ ئەوەی خەڵک چیتر ڕوو نەکاتە دەروی وڵات بێنەوە سەر زەید و خاکی خۆیان یعنی بڕوا بکەن ئەگەر منەظەمەی ماک نەبا لەوانەیە 5 ساڵی تر خەڵک نەبگەڕابەوە هەرچەند ئەو هێزەی کە بەشداری کرد لە ئازادکردنی بە تایبەت هێزی بەرگری و فریاکەوتن و ئەو کات بە ئیعازی جەنابی لیوا عومەر و کاک شێخ جعفەر وتیان نابی لە شۆنی شەبەک و کاکەی و مەسیحیەکان تیمەکانی ئێمە بوەستن دابنیشن دەبی لە باتی ئەوەی ئیسراحەت بکەن بچن ماڵ بە ماڵ شۆن بە شۆن خانۆکانیان لە مین پاککەنەوە شۆن بە شۆن
بەڵام ئەوەندە مین زۆر بوو یعنی ئەو تیمانەی کە بەردەستی خۆمان بوون ینی بەشی نەئەکرد بۆیە کە هاتنی منەظەمەی ماک زۆر دەوری هەبوو بۆ ئەوەی پاک بکرێتەوە لە ئەلغام و قوربانیمان کەم بێ لە هەمان کاتیش ڕوومان کردە چەند ڕێکخراوێکی تر چەندین ڕێکخراوی تر بۆ ئەوەی خزمەتی خەڵکەین بە تایبەت مناڵپارێزی یا و CDO ئەوانەی کە دەوریان هەبوو ئێمە لە ڕووی خزمەت گوزاری ئەو کات دەورمان هەبوو خۆتان ئەزانن کوردستان و عێراق بەگشتی تووشی ئەزمەی اقتصادی بوو بۆ هۆی شەڕی داعشەوە بەڵام ئێمە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان توانیمان خزمەتێکی زۆری خەڵک بکەین نەهێڵین خەڵک یعنی واتە ئازارەکانیان زۆر بوو برینیان زۆر بوو بەڵام توانیمان بەشێک لە ئازارەکانیان کەم بکەینەوە بریان سارێژ بکەین زۆر باشە کە غازی ئێستا چۆن داوا لە دەنگدەرەکان تەکێوانی کە بەنیازن دەنگ بە تۆ بدەن ئەوانەی کە خۆیان ێکلا نەکردوێتەوە لە پێکاتەکانی دیکە تەنانەت لە نەتەوەکانی دیکەش ئێوە ناوچەکەتان وایە هەم پێکاتی دیکەی تێدایە هەم نەتەوەی دیکەی تێدایە کە دەنگ بە بەڕێزت بدەن وەکو کاندیدی یەکێتی لە نێو هاوپەیمانێتیەکدا یعنی حقیقت خەڵک باش من ناسن لە هەموو قۆناغەکانی ژیانی سیاسیم من لە هەموو قۆناغەکان لە پێشمەرگاتی دەسم پێکرد لە 2003 و هەموو قۆناغەکانی سیاسیم لە لێپسراوشانە تا ئیستا کە لێپسراوی ڕێکخراوەکانی ینی واتە ناوەندی ڕێکخراوەکانی یەکێتیم لە مووسڵ خەڵک ئەزانن کە لە ماوەی کارکردنمە وەک یەکێتی چۆن ئیستا هاوپەیمانیەکمان پێکهێنەوە بە ناوی ئیتیحاد ئەهل نینەوە واتە ئێمە باوەڕمان بە فەرە پێکاتەیی هەیە بە پێکەوەژیان هەیە و ئەم ڕێبازەی مامجلال بۆ ئێمە جێهێشتەوە لە سەری بەردەوامین و ئێمە دەمانەوێت شارەکە بۆ هەموو پێکاتەکان بی و لە ماوەکانی ڕابردوو خزمەتی هەموو پێکاتەکانمان کردووە وەکو یەک هیچ فەرق و جیاوازیمان نەکردیە وەک یەکێتی و لە ئیستایش پرۆژێکمان هەیە پرۆژێکی گەورە لە خزمەتکردنی خەڵکی شارەکە بەگشتی پێکاتەکان لە ناو شارەکە بێجیاوازی و چەندین خەڵک لێرە کێشە و گرفت و مەشاکل زۆرە یعنی لە ڕووی بڵێم خزمەت گوزاری زۆر پرۆژە هەیە وەستاوە لە ڕووی ئەوەی کە چۆن کە باسم کرد ڕێژەی بێکاری زۆرە بە تایبەت لە نێو گەنجەکان و پرۆژێکی تایبەتم هەیە بۆ ژنان ینی حقیقت لە پرۆژە تعدیلی یاسایی کە ئێمە پێی دەڵێن لێرە خۆی بیمەی کۆمەڵایەتیە ڕعایە الیجتیماعیە یعنی من پرۆژێکم هەیە کە ڕعایە الیجتیماعیە یاساکەی پێویستە تعدیل بکرێ کە هەموو ژنێکی عێراقی بۆی هەیە ڕعایەی اجتیماعی هەبێ لە ناو ئەم پرۆژەیە چونکە ئیستا ئەگەر بێت و خانوت هەبی بۆت نابی ئەگەر بێت و سیارێکی خراپت هەبی بۆت نابی ئەگەر بێت و هەندێک شروعی تعجیزی هەیە کە بۆ هەموو خێزانێکی عێراقی ئەم ڕعایە دەرناچێ بەڵام ئێمە دەمانەوێت ئەو یاسایە ڕاستکەینەوە تعدیل بکرێ بۆ ئەوەی لایانی کەم ژنی ماڵ کە هەموو ژیانی خۆی تەرخان کردووە بۆ بنیاتنانی خێزانێکی عێراقی هەموو ژیانی خۆی تەرخان کردووە بۆ پەروەردەکردنی مناڵەکانی خۆی کە گەورە بن بگەنە بەشت ئێمە ئەو ژنە لایانی کەم دەبی پاداشتێکی ڕعایەی بەڵێ پێویستە ئەگەر پیاوەکەشی موچەی هەبی دەبی حەقی بەوە نەبی ژنی ماڵ پێویستە موچێکی هەبی لە ناو ڕعایە اجتیماعی کە پێویستە جیان بکرێتەوە من لە قۆناغانی داهاتوو دیفاع لە گەنج لە پێشمەرگە لە ژنان ئەرکی سەرەکی من دەبێت لە پەرلەمان کە دیفاعیان لێ بکەم جگە لە ئەو کارە ستراتیجانەی کە یەکێتی بەگشتی لە هەموو شوێنەکان گرتوێتی بەر کە بەشێک ئەبین بەڵام پرۆژەی تایبەتی خۆم کە دیفاعکردنە لە گەڵانی خەڵکی نینەوە و لە هەموو پێکاتان بە تایبەت ژن و گەنجان و هێزەکانی پێشمەرگە بەڕێز غازی فەیسەڵ کاکەی کاندیدی ژمارە 11 یەکێتی لە لیستی ئاوپەیمانی یەکێتی خەڵک لە نینەوە ئیتیحاد ئەهل نینەوە بە ژمارە 281 بەیوای سەرکەوتنت لە بەغدا بتبینینەوە گەنجێکی چالاک پێشتر لە شەڕی داعشدا ڕۆڵێکی سەرەکیت هەبووە دواتریش لاوەدانکردنەوەی خۆت باست کرد ئەوەشی دوورم زیگاگەدارین پەیوەندی باشتە بوو لە ڕێکخراوەکانە دەستیوانت هێنایە نینەوە دوای سەرکەوتن بۆ خوازین